ده برنامه ایرو ده شر و تفگرین دیپلماتیکین روسیا و اوکراینیا دگهن چه است 8 سالان پشتی شر داعش لشنگالی روشا پنابرین شنگالی دی چه است ده و داویترین پیام لسر بمباران کرنا تل تمر لباکوری رشالات سوریه جی هەروەها لە کۆبانەیەکاری بیناسازی و دروستکردنی خانوبەرەکەم بۆتەوە و شارەزایان دەڵێن هۆکاری سەرەکی نیگەرانی باریاسایشە. وزیر دەرەوەی رووسی سەرگەی لاڤرۆڤ دەبێژە هەر گەمیەک بگاتە بەندەرین ئۆکرانیا بمە بەستە بارکردنا گەنم و جەه دەوێت بێتە پشکنین ji bo were piştrast-kirin ku çek ew çekan nava guhêzin. Di gotarekê da ji bo Komkara Ereban li Qahire Lavrov got her gemiyek barê wê çek be dê agirê şer gurttir bike. Dagirkirina Ukrayna ji aliyê Rûsya ve li mehadû Şubatê were هاتن و چۆنا گەمیان ڕاگرتیە و بووە سەدەمی بلندبوونا بەهایەن خواردنی لە جیهانی ژووی دەمی وەرە بەدەهان ملیۆن تەنین گەنم و جەه تە بەندەراندا ئاسیمانە مەسر یەک ژوان وڵاتایە و بکڕی وی گەنمیە پار هەشتی ji سەدی ji گەنمێ خوا ji رووسیا و ئۆکرانیا کڕی بوو. فەرماندەیەکی سوپای ئۆکرانیا ڕایگەیان مەحاڵە رووسیا دەست بەسەر خارکیفدا بگرێت ئەمەش لە کاتێکدایە گومان هەیە وەک خۆی وتی دوژمن پلانی کۆنتڕۆڵکردنی دووەم گەورەترین شاری ئەو وڵاتەی هەبێت. ژەنرال سێرگێ میلینگ سەرۆکی بنکەی لەشکری خارکیف ڕۆژی یەکشەمە بە ئاژانسی ئەسۆشیێتد پرێسی ڕاگەیاند ناتوانن تەنانەت 1 مەتریش بەرەو پێش بچن. هەروەها گوتیشی ئەوان هێزی پێویستیان نییە بۆ ئەوەی ناوچەی خارکیف بگرن بەپێی پەیمانگەی لێکۆڵینەوە لە جەنگ کە بنکەکەی لە ئەمریکایە ڕەنگە ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیا فەرمانی بە هێزەکانی رووسیا کردبێت بۆ دەست بەسەرداگرتنی ناو شاری خارکیف و ناوچەکانی سەربازی ئەوەی شیانێکی زۆری هەیە کە سەرکەوتوو نەبێت. پێشهاتین شەرچنە و ئەو تەفگەرە دیپلۆماتیک دێ چەندی ئالیکاریە ئۆکرانیا بکە نەجیب باڵایی نەها ڕەسەخۆ بمەڕە نەجیب دەم باش بەریان بەحسێ پێشهاتین مەیدانین شەر بکەن ئەف تەفگەرە دیپلۆماتیک تێکردن و مەدیان دامن کۆنگرسێ لۆ کیڤون یەکەتیا ئەوروپی دچن ور وێ چەندێ پشتەوانی بدە ئۆکرانیا. بەڵێ دەخیل وەک تەژی گوک و شاندا پایە بلند یا ئەمریکی ڕۆژەشەمبیە لە ئۆکرانیا بوو gelek berpirsan civîn encamdan îro jî ji Yekêtiya Ewropa an ku bêjîn yek ji hêztirîn welatên Yekêtiya Ewropa ji Almanya du wezîrên wan serdana Ukrayna dikin. Di nav da Nancy Faeser wezîra navxweya ya Almanya herwisa Hubertus Heil wezîrê kar û Pirsên civakî ev her du wezîra serdana Ukrayna kirine û li Êrpinê binîbû çûne box jî ew herêmên ku dihat gotin kum ku jî lê hatine encamdan. Armanca sereke weke hetaneke hatiye zanîn her du wezîr wezîrê kar û wezîrê navxweyî ji bo wêyekê çûne ji bo alîkarî û destekirina ya avedankirina Ukrayna careka dî piştî şerî her wisa vegerandina هند پنابران کو تی گوتن 900,000 پنابرین اوکراینی حال آلمانیا هنه او دخوازن زی آودان بکن و زی وان پنابران وگری نجیب اگر بحث وان تفگرین دیپلماتیکین اوکراینیا بکن لهمان دم وزیر دەرەوەی رووسی مادبیش دەنگ و باسان لە مەسرێ بوش بۆ کۆمکارە عەرەبان داخمی وەسرەدانە وڵاتی دیین ئەفریقایی بکە ئەوەی چەندی ئالیکاریە بکە کو ئەو دۆرگرتنە لەسەر مۆسکۆیە بشکینە. دخیل سردانا لافروف پشتی سردانا یا سروکی امریکا جو بایدن حال روجهلاتا ناوین اف سردانا یا لافروف بو باکور افریقیا و انت ولاتن باکوریا افریقیا بتایبت بو مصر و بو اثیوپیا وکا پهنگاوکا گرینک یا دیپلوماسی ته دیتن جبرکو نها دزانی هند پرزگریکی لهرێمە هەنە پرزگریکین دنابەرە ئەثیوپیا و هەرێمن دنیەن سوودانێل سەر بەنداوە نەهەڵە هەنە رووسیا دخوازیتن ڕۆلێ خۆی دیپلۆماسیت vê rewşê dabîn û bidete diyarkirin ku Rûsya
نلجر امبارگویه باندور امبارگویه او قصرنینه و هر وسا دیپلوماسیتا ویجی بهزه اوی گلک حوال و حوال بند هنه همو پار زمین جهانه چل آسیا بیان باکور افریقیا بیان جیل ولاتین دن ین سرانسری جهانه نجيب ديسان دي ميدان الشر بيش هات شهنا إيرو داخل بسبورن ين شر ين جنگان هر وصا انستوين تايبات ين كو لكولين السر جنگان بكان دبيجن كو نها شر اوكرانيا كتيت قناغا كنودا او قناغا نوتشيا دبيجن كو او تشكن حتى انها هم بريطانيا هم اوروبا وهم امريكا دانا اوكرانيا رول خوديتيا ولهمبر هيرشن كو ارتشا روسي دكا لشكري اوكرانيين ها ترساوي يعني بيتشواني و اوكرايني هيرشا دكان بتايبات ودنوچين وجه دهبوكو برپرسين لشكريين اوكرايني قوتيا نممكن اكو هزن روسي بكارن خاركيف يا كل رجهلات باكور رجهلات ولاتيا هر وصان نها آمادكاري هناكو اوكرانيا دبا خرسون جردسته روسيا بينادر او برين سركه السر ربار دينيبرو انجي دينيبر يكوتينا خرسون او پر همو تيكدانا ولشكري روسي حتى رادكي چمبر كريا ودكارن خرسون كنترول بكن نجيب بالاي اللي بيش كونغرسي بمره بوسباس سپاس لە کاتی سەردانیکردنی 400 سەربازی ئۆکرانی لە یۆرکشایر سەرۆگۆزیرانی بەریتانیا بەشداری لە ڕاهێنانێکدا کرد. ئەو سەربازانە لەلایەن هێزەکانی بەریتانیا مەشقیان پێدەکرێت و خۆیان ئامادە دەکەن بۆ ئەوەی بچن لە ئۆکرانیا شەڕ بکەن. سەرۆکوەزیری بریتانیا بۆریس جۆنسن di seredanekê de bû nava leşkerê Ukrayna li Yorkshire beşdarî di rahênanên leşkerî da kir. Di vîdyoyekê de ku di roja 23 tîrmeyê ji lay ofîsa serokvezîr ve hatiye belavkirin, tê dîtin dema ku Johnson çakîtekê leşkerî diberda û bombeyeka destî dihavêjît. Her wisa wî fêr dikin ka çawan çekên cor bi cor bikarbînît. Johnson dibêjît, min divêt hîn bizanin ku gelê Brîtanya piştgiriyê dide gelê Ukrayna di şerê wan da û ez yê piştrastim û di wê bariyê de me ku dihîn bi ser kevin. I've been meeting some of the 400 Ez li gel çendan ji 400 leşkerên Ukraynî ku li vir ji aliyê hêzên me ve tên perwerdekirin civiya me. Ew xwe amade dikin ku biçin û li Ukraynayê şer bikin. Ew beşek ji pêgiriyeke mezin me daye ku hêzên Ukraynî perwerde bikin. Em dixwazin 10,000 ji wan di 4 mehên bê de perwerde bikin. Ew yek di serê lîsteya me de ye ji bo piştgiriya Ukraynayê li gel çekan. 6,900 çekên dijî tankan, 120 otomobîlên leşkerî û sîstemên avêtina mûşekan. Em van li gel Amerîkî û Almanan û yên din pêşkêş dikin. Ev piştgirî em hêvî dikin ku êdî guhertinekê li ser asta şer bike. Hatin mayî, dengê Amerîka, Washington. ألكسي زلامكي تشلو شش صالي بو دي إريشا موشاكا كدا لسيه مع شش خزيراني هاتو بكشتن بري چند روجان غورا ألكسي باللزو بس هات كولان للرخي ريكا كي لنيزيكيك جي چندين آواهين كوهين جي لباجاري سيفرسك باجاري بچوك لروشلاتي أوكراينا لنيزيك باروكين شري بالروسيا دا لبرخواد دا جور ما أفرابورت هيا وێرانکاریەکانی شەڕ لە ئۆکرانیا هەرجارە و لە جێگایەکە دیمانەکانی شاری سایڤسک لە ڕۆژهاتی ئۆکرانیایی نزیک لە هێڵی شار ئەوەت پێ دەڵێن بۆ دومانەکانی رووسیا شوێنە سیڤڵەکانیشی کردوێتە ئامانج خەڵکی ئەو شارە و ڕەوتکردن بە دیار ئەو موشەکانی بەڕێکەوت نەتەقاونەتەوە بینایی ناوەندی ڕۆشنبیری شارەکە دەبێتە دوامەنزڵی پیاوێکی ئۆکرانی تەمەن 46 ساڵ کە لە بەردەرگای ماڵەکەی خۆی بەهۆی بۆردومانی موشەکەکانی رووسیاوە کوژراوە. تەرمەکەی بە کاتی دەنێژن و بێمەراسیم کە سوکارەکەی ماڵاوەییان لێ کردووە. ڕەنگە تابلۆکەی لەسەر گۆڕەکەی دایلناوە هەڵگری پامێکی مرۆیی بێت کە نووساوە براکەم ئارام بگرە خۆشمان دەوی یادت دەکەین و ماتەمینیت بۆ دەجێڕین. بەڵام
کەی و لەکوێ. دوو موشەشی ڕووسی خانوەکەیان سووتاند و ئەو ناوچەیان وێران کرد. ئەو لە بەردە ماڵەکەی خۆیدا دانیشتە بوو، پارچە بەری کەوت و دەست بەجێ کوشتی. ئەمە دیمەنی شارێکی بچکۆلەیە سایڤەرسک دوور لە هێڵی بەریەکەوتنی شەڕ. داخۆ لەوێ ئاسی وێرانکردنی شوێنە سیڤڵەکان چۆن بێ. ئەمە هێرشی ئاسمانی ڕووسەکانن بۆ سەر ئەو خاکەی کە دەڵێن ڕزگاری دەکەین. بابەت جلوبەرجی ڕووسیەوە دەرکەون، خەڵک پارچە پارچیان دەکەن. ئەوان دەڵێن ئێمە ڕزگارکەرین، بەڵام هەموو شتێک لەناو دەبەن کە لەسەر ڕێگەیان وەستاون. هاوتای شارە ئۆکرانیەکانی تر لەم شارەش زۆرێک لە خەڵکی سیڤڵ ماڵ و حاڵیان جێهێشتووە. ئەوانەی ماونەتەوە باز لەوە ئەکەن. زۆر مەترسیە بۆ ماوەیەکی درێژدام لە شوێنێکدا بمێنیتەوە. پێش شەڕەکەش لە شاری سایڤەرسک 10,000 هاوڵاتی ژیاوە. ئێستا چۆڵەوانیەکە. بێگومان حەزەکەم بڕۆم، بەڵام دایکێکی تەمەن 90 ساڵانم هەیە، ئەو دەڵێت دەبێت لێرە بمرم، لەبەرەوە ناتوانم جێی بهێڵم. ئەگەر هەندێک پاشەکەوتم هەبوایە لەوانەیە ئێمەش ڕامان بکردایە، بەڵام لەوەشتا هەڵام من خۆم کەمەندامم دەرمانی زۆرم هەیە کە بشڕۆم نازانم چی لەگەڵ خۆمدا بەرم. بڕواژ ناکەم بتوانم بگەم بەو شوێنانە. وەک هێزەکانی ئۆکرانیا باز دەکەن، بۆردومانی ڕووسەکان چڕتر بووەتەوە لەم شارەی کە خەڵکی سیڤڵی تیادەژی. ڕۆژانە لە پێناو سەلامەتیان خەڵک هان دەدەن شارەکەیان جێبهێڵن. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. سەرچاوێکی دیپلۆماسی ڕایگەیان لە کۆتایی هەفتەی ڕابردوودا بەرپرسی کاروباری سوید لە تورکیا بانگهێشت کرا بۆ ڕوونکردنەوە لەسەر بانگەشەی ئانکەرە کە گوایە پرۆپاگەندەی تیرۆریستی بۆ پشتیوانیکردن لە چەکدارە کوردەکان کردووە. سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان سوید و فینلاندی تۆمەتبار کردووە بەوەی حەشارگەی چەکدارە کوردەکانن بە تایبەتی ئەندامانی پەکەکە کە تورکیا بە تیرۆریستیان دەزانێت. وەزارەتی دەرەوەی سوید ڕایگەیاندووە کە دیپلۆماتکارەکەی ڕۆژی شەممان بانگهێشت کرابوو بۆ ڕوونکردنەوە لە ئانکەرا بەبێ ئەوەی وردەکاری زیاتر بخاتە ڕوو. نیشاندانی ناڕزایەتی تورکیا دوای ڕووداوەکانی هەفتەی ڕابردووی سوید دێت بۆ یادی 10 ساڵەی ڕاپەڕینی کورد لە باکووری سووریا کە هاوسنوورە لەگەڵ تورکیا. ئەمەش لە کاتێکدایە کە تورکیا هەڕەشەی هێرشێکی نوێی لەشکری دژ بە ناوچەکانی ژێر دەسەڵاتی کوردەکان لە باکووری سووریا دەکات کە دەخوازێت لەوێ ناوچەیەکی ئارام بە قوڵایی 30 کیلۆمەتر دابمەزرێنێت. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا هێزەکانی تورکیا دەستیان بە تۆپبارانی ناوچەی تلتەمر کردووە و پەیامنێرمان زانا عومەر دواترین زانیاریمان لەو ناوچەیەوە دەداتێ. ناوا 48 ساعتان ده لدردورا خطا جودكار جي بزرگاني حتى تلتمري 30 گوند لآلية توباراندنتي او توباراندنا ارتشا تركيا بينافبر حتى دما قيد كرنا تومار كرنا في فيديوي انجام اوي توباراندني ده حتى وك دما امده كرنا في رابوري 12 سيفيل بريندار بونه دو سیویل جیانا خوش دستانه د ناوا هزین لشکری ده اندامه کی ارتشا حکومت شامی هات کشتن و چار دنجی بریندارن تفگره که دربدری جوان گوندان شسی گوندی بر بترتمری و هاتن هن جوانجی چون بالیه حسکی ده نخوشن گو هاتن و گو هستن پرانیا وان هاتن و گو هستن نخوشخانه آتل تمری او تکانه نخوشخانه لوی باجاری هن دنجی بری خدان ین روشن گران بری خدان نخوشخانه ای حسکی زانا عمر دنگ امریکا جنافچیا باکوری تلتمری لسر خطا جودکار د ناوبرا هیز سوریه دموکراتیک و ارتشا ترکیه
بۆ زانیاری زیاتر لەسەر مەترسیەکانی هێرشەکانی تورکیا بۆ سەر باکووری سووریا دەچینە لای هاوکارمان سیروان قەچۆ. سیروان وەک پەیامنێرمان زانا عومەر ئاماژەی پێکرد تورکیا دەستی کردووە بە تۆبارانی تەلتەمر. ئایا ئەمە دەستپێکی ئەو هێرشانەیە کە تورکیا هەڕەشە دەکات بۆ سەر باکووری سووریا؟ بله هیرو یعنی برastî وقتا کو د اکتوبر 2019 de ew rêkeftina navbera Amerîka û Tirkiye de hate kirin ji bo ku herêmeke aram li wê deverê were çêkirin û bêçek bimîne ev yek şer hîn berdewam ji wê çaxê bi taybet ev devera gozana di raporta xwe de jî behs kir navbera Tiltemer û Zirganê de bi awayekî dikar bêje rojane şer li wê deke navbera hêzên Sûriya Demokratîk û artêşa Tirkiye û çekdarên Sûriyên ser bûye ve li dare lê di sê rojên dayî de bi rastî asta şer gelekî bilind bûye ev dever ji bo her kesî giringe Tirk dixwazin wê deverê kontrol bikin heta ku rê li ber riya serekî ya enfor ku ew bixwariyeke navnetewî ya rê li ber bigirin ji bo ku astengiya deynin ber hêzên Sûriya Demokratîk ji ber wilo yani şer di wê asê de ye ku ew dever di navbera her du bajarokan de were kontrol kirin. بەڵێ سیروان جگە لە هێرشی موشک بابەتێکی تریش لەوە دەچێت بوو بێت بە شتێکی ڕۆژانە لەو ناوچەیە ئەویش هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوانە کە لەم ڕۆژانەشدا جێگیری فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکراتیک خانم ژیان ئەفرینی تێدا کوژرا و سەرکردایەتی نێوەندی ئەمریکاش باسی لەمە کردبوو ئایا ئەمە چەندێک مەترسی بۆ هاوڵاتیانی ناوچەکە دروست کردووە؟ جالي مترسية مترسية مزنج برجو هما أوجي هر دمك 2022 دهيرو لجور آگاهين خواجهي بيتري بينجي إيريشن فروكين بفروك فانانكو درون جالية تركيا ويان جومان هي كوجالية تركيا و هاتنا كرن دوان چاروجن داويده بكيماني بينج إيريش هاتنا كرن بتايبت لدفرا در دورا قامشلو وهناك دفرين دنيين كوباني وغاندرو برانج برولو أفايا مترسية نتنه السر أمبيج YPG و YPG و هێزên Sûriya Demokratîk ku serkirdeyên wan tên armançkirin lê her wiha ser jiyana sivîlan jî ji ber ku ev kes di nav sivîlan diçû tên ev hersî rêberên jin ku te jî behsa wan kir û koalîsyon yan Rêveberiya Amerîkî ya artêşê jî behsa wan kir sê kesnî girîng bûn li Qamişlo bûn derdora Qamişlo di nav sivîla dijîn ji ber lo jiyana sivîlan jî hergav di metirsiyê de ye û niha li bakur û rojhilatê Sûriyê kampêneke hatiye destpêkirin ku herêmeke bêfirîn li wê deverê were damezrandin heta çira de ye ev yek wê xelk guhdariya xwe bidêne lê balkêşe ku name ji bo netewênek bûyî ji bo Rêveberiya Amerîkî û ji bo welatên rojavayî hatine şandin ku ev herêm êdî rê li ber van êrîşan li vê herêmê werin girtin. باشە سیروان با بڵین بەرپرسەکانی ناوچەکە ئەوانەی دەسەڵاتی ناوچەکەیان لە دەستدا لەم بارەیەوە چیاڵێن؟ Rêveberiya Xweser her kes dizanın ha ew dever gelek alî tê den yanî him Amerîkî û Hesedê ji aliyekî de û him jî Tirk û alîgirên wê ji alîkî din de û him jî Rusya û İran û rejîma Sûriye hebûna xwe dike ji ber wilo heya ew ne di rewşeke baş de ye bi rastî lê berpirsên wê dekê dibêjin divê civaka navnetewî maytêkirinekê bike li vê demê ku Tirk êdî jiyana xelkê dikin armanc ew kesên ku li van deveran û em dizanin ku piraniya bajarên Kurdan li bakur û rojhilatê Sûriyê li ser sînorê li gel Tirkiyê ne çi êrîşeke were kirin heger êrîşeke bejayî bêya asmanî be yekser jiyana xelkên sivîn dikin armanc û Rêveberiya Xweser dibêje li gor rêkeftinên biger Rusya û Amerîka ji aliyê Tirkan ve jî قصد حتا کو جه هاتیه هزین خود دوری وان خالن سینوری بریه لگور خالن وان رکفتنان او تنه ترکن آلیه ترکیه و چکدارین سر به ترکیه و کو هرگاف پروواکاسیونان دکن. سپاس سیروان. سپاس. پشتی و نافره می برای خبرن روشا شنگالیان پشتی 8 سال شر داعش د کمپاندا. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە.
پاش 8 ساڵی ئاوارەی و ژیان لەژێر دەوارەکاندا پارێزگاری دهۆک بڕیاریدا ئەوان دەتوانن لە بری چادرەکان ماڵەکانی خۆیان بەخش دروست بکەن. ئاوارەی شنگالێ 8 ساڵ دەرباسکردن لە بن خیڤەتە توەرزێ زستانێدا لەبەر سەرما و بارانان توەرزێ هاڤینێدا لەبەر گەرمێ و خیڤەتن دڕیای و کەڤن لە vێداویێ پارێزگارێ دهۆک دکتۆر عەلی تەتەر بەڕیاردا هەر ئاوارێک لە هەر کەمپەکە ئاواران ماف هەیە خیڤەتن خۆ بگوهۆریتن بە بلوکان. مەژی ڕابوو چادرگرنە بلۆگ و سەر حەسابا خۆ شخصی لیان هەتانها چ تشتش خەلگەی ئاوارەرە نەهاتیە خەسساندن کە ئەنەهو بلۆکە ژێرەبینن یا منەظماتە و جهات معنی بڕاستی مەدوێ حکوومەت و جهات معنی منەظمات مساعدە عالمی بکن بەلەنگاز عالم نکارن هەموو نکارن سەر حەسابا خۆ شخصی چێکن و هونجی زانن یانیوەکە هەرۆ چادرجی چەوتن زەحمەتە ئێرەکێ چادرادا بێژە هەکە مەدوێ حکوومەت و جهات معنی مساعدە عالمی بکن دا بگنە بلۆگەشوار. خودي وضعي مدفان شادرادة نيقنجة همو لايلونين ووضعي ما نيقنجش ما ناي مثلا مش خورا آفا بكين كش مساعدة كما بكين مالا وانا آفا أمشي كشادر كت خوش خورا كنا بلوك زفستاني بخودي تيدا متجمدين همو بارانا كاتين همو دلوبات كين لايلونين وان همو رزيانا اش ما ناي مش خورا أوكن أو كاركرو هوستاين بو آواران كاردكن هر آوارانه ادهاری کارن دیگلوان آواران یم بخو خانیا آوا دکن به بهای گنجای کار جرا دکن. اش ده چادرا یک چید کم خانیا نینا گلک جی چه نکن حکم سعده کم بگرانه هموا چکر با گلک باش بو. من. هین وقت یعنی چهاری کاریات کردوای مثلا علت طلاب باقی هین چهاری. وقت چمل درجه بیشتر شیستی به شغلم از یک چیلی شغلم مساعده وانکم هم زان وضعي هم وايد شلوة هم مساعدة كنت تشتيش ما بي هم جي تخسير ناكنو تاكونها او ریوبریین پیوندی دار بو کوچ و کوچ برو آواران و چهاری کاری بو آواران نکریه جبو خیوتا بو گهرن ببلوکان ریوبری کوچ و کوچ بران پیر دیان لسر ویبریار زانیاریا دده دنگ امریکا جبركو أبو ماي هالصالة خلقي مدبن خيفتا جديد وجبركو بويرت آجر بردانا خيفتا زيادة بون جبروي كشي چندين جارة مسألة دانا كامباكر الجريس بيو مختاران أمرونش نخواري چندی کمبون انجام دانوی که مگهینا ریکتنگی کو دیزاینگه تایبت آنکو خاریته که مشترک بیت چیکرن دا کو تجاوز سر قاعده توانی تکرن هر وسا تعهدگی سوزنامگی دش وی نازحی ورگن آواره کو روجا کی روجا اف کمپا بین والا کرن دا خوازه چو قربونی نکش بروی کشی ایروشی کمبونگ ما انجام دا ازنها خودی صبی ام دی گهین داوی اوی ما ویگا ری دایوان کو ناوی خود تومار شید کن اف بریاره بو آواران هات پشتی چندین بو یرین آگر بربونه لکمپین آواران چه بوین لپارزگاه دوگ 21 کمپین پنابرو آواران هنه 5 یت پنابراو 16 ین آواران سلام بالایی دنگ امریکا دوهاک بله پشتیوان 8 سالین ژیانا کەمپان خەڵکی شنگاڵی ڕاستی ئاستەنگن ڤەگەڕا وارین خۆشی دبن زدەباری وێژی ڕەوشا خراپە ئابووری ڕێگرن لە پێش باشکردنا شەرت و مەرجین ژیانە د کەمپاندا ئاژانسا پەنابەرە نەتەوێنی ئیگرتی دیبێژە پتر ji 135,000 ئاوارەی شنگالێ د 15 کەمپین هەرێما کوردستانی بتایبەت لە دهۆکێ دەنا و نزیکی 109,000 دیژی لە چەندین جێن جودا جودا ئاکنجی بوونە نەهاب ڕێڤەبەرێ ڕێخستریا یەزدا حەیدەر ئیلیاس ji تەکساسێ بە مەڕایەژ بکو ئەم نزیک ئاگاداری ڕەوشا پەنابەرە و ئاوارێن شنگالێ ببن حەیدەر سپێدە باش ئەمزانن ڕێخستیاوە لە ناف پەنابەراندا و دوان کەمپاندا ژی کار دەکا بەری هەر تشتی من دخواست بزانم ji بۆ بڕیارە پارێزگاری دهۆکی کو دیبێژە ئەوێ ڕێ بدا خەڵکی ئاوارە شوونە دەخیڤەتادا جێ خیڤەتێن خوا بکەن خانی و چیت بێژن سەروێ بەڵێ سپاس برای دەخیل تا دەرفەت داما بپەیڤنن سەر ڕەوشە شنگالێ و خەڵکی وەک گوتی ئێزیدی لڤان کەمپاژی کوردستانێ تەڕاستی ببێ ئەو بۆ ساڵە هەشتێ
پشتی چەند ڕۆژێکە دیوە بە بیرانینە هەشتێ نوەف فەرمانت سەر ێزیدیا هاتیە و یا خراپترە شنگالێ بخوا ئەف خەڵک هەموو ئاوارە بوون و هاتنە شنگالە ئیرۆ نێزیکە 16 کەمپە پارێزگەها دهۆکێ بتنێ نێزیکە 196 هزار مرۆڤێت ئێزیدی خەڵکێ شنگالێ بتەحدید وان کەمپادەینە تەڕاستی بوێ ژغێری خەلکێکە بەگەڕیایی 106 هزار خەڵکێک بەگەڕیایە نە هەموو کەتینە مالێت خۆدایانی مالێت خەلکێنە نەیدوانە بخۆینە مەسەلە چییە؟ ئەف ئاواکردە چادرە وەکە گوتی گوهارینە چادرە بلۆکە نەتی چارەسەریە ئیش پاش ڕۆژە ێزیدیارە خەلکێ شنگالێڕە نها تشتێ داخوازە ما ئەبخۆ ئەف بیرانینە ساڵە هەشتێ دێکن ئیشە لە یەکی هەیڤێ و داخوازە ما سەری چییە و مجتەمەعی دەولی ئاری ئێزیدیا بکە ئان بەگەڕینە ئەرد و ئاقارێ خۆ ئان دەرکەون عراقێ و کە گوتی دەولەتەکە دی بۆ حیدەر چما تو دبێژی نەچارەسەریە یعنی شوناخیڤەتەش خۆرا بکن دیوارن بلۆکە و خانی نەچارەسەریش بەرچی إجبار تراستی ببێت کەمپە نەتو مستقبلە نەتو پاشە ڕۆژێش ێزیدیارە نە زارۆکارە حتا مەدرسە حتا کەلتورە ئێزیدیا وی ونداد بێت ڕۆژ بڕۆژ خەلکێ شنگالێ لەوان کەمپادە ڕەزیلت بێت یعنی هەما هەکە بلۆک 4 بلۆک سەریەکردن ئەف نەتو چارەسەریە چارەسەریە سەریە گرنگتر وەکە گوتی خدمات شنگالێ دەرکەون حکوومەتە عراقیەوە هەرێمی پێک بێن سەر وەدعی شنگالێ سەر کەهرەبێ لێ دەرێ سەر ئاوێ سەر خەستال سەر مەدرسە و بکن خەڵک بەگەڕێ سەر ئەرد و ئاقارێ خۆ ینی نەچ مستەقبلە الکەمپادە ئەف ناموساعدە احتیمال هەیە هەنەکت بیژن ینی وەکو پارێزگەها دۆکێ بیژنە هاریکاری ئەوانکن ئەف نەتە هاریکاریەتە ڕاستی بوێ ئەوش مستەقبلە ێزیدیارە خەلکێ شنگالی تشتێکی گەلەکی خراپە حیدەر هێشتا ئەو ڕێگرین کو لە پێش ڤەگەڕا شنگالیان هەر ئەو ڕێگرین پار و پێرارن یان کێشێ نو هەنە لە پێش شنگالیا و ڤەگەڕن ڕاستی بێ ناچوو کێشێت نینن ینی هەر نەفساوان توشتایە سەر وەکو گۆرە وێبەریە شنگالیە سەرالیە ئەمنیە سەر هەرماها ئەف تشتێت ئێتکە نها وەکە گوتی پرسگرێکن ئیرۆ بەرێژی هەر نەفساوان تشتایە چ تشتێ نەهاتیە گوهارین ئەو لە کاری مەسەلا ئابووری مەسەلا نەبوونە خزمەت گوزاریان یعنی ئەڤن تو بەحسکی هەما بەسەڤن ینی تشتێکی نو تەڕاستی ببێن نینە بەس ئەوەل حکوومەتە عراقی وا هەرێمێ دوێتە پێک بێن باشە بەری ئەسخوازم بەسا ڕێکەتنا شنگالی بکەمانی ڤەرە بەغدا و شنگالی بەغدا و هەرێمێدا لێ من دخواست ئەسوێنا بپرسم ئەو کەسین و ڤەگەڕیان ڕەوشەوان باشترە کەسین و دناف کەمپادە نەیاننا ڕەوشاوان باشترە ئەف کەسێت ڤەگەڕیاین وێ دەرێ شغلەکی خۆکێن وەکە گوتی ڤەگەڕیاینە ئەرد و ئاقارێ خۆوە لەو هەنێکژی ینی مال نەمالێ دوانن لێنە و گەلێکیش عالیە قبلەتی ژیهلی چای شنگالێ مالێ دوانش بنی هاتیینە هەلوەشاندن بجە گەلێکژی خەلکی ژیلی چای شنگالێ بەشالیە ژۆرین داعیشنەوەکە گوتی ئەف خەلکی ڤەگەڕیای شنگالێ زیدەی 100 هەزارەکی ینی حالێوانی باشش خۆڕە شۆلتکن بەس مەسەلە چییە؟ مەسەلە خەدەماتی دوان ئاڤە و کەهرەب و خەست و ئەو کەسە گوهێ خۆلی ناکە یعنی تەشجیە نینە ئەو خەلکێک بمینە لێ دەرێ هەر شالیە سیاسیڤە دوێنە خەلک شوێ دەرێ دەرکەوێ نوزاچ مەس باشە حەدر پسێرە داوی ئەوە مەسەلا ڕێکەتنا شنگالە دنێڤەرە بەغدا و هەولێرێدا یعنی ئەو چارەسەریە بدیتناوە و چما هێشتا نایە جێبجێکردن ئەو ڕێکەتنا تەڕاستی وێ و چارەساریە کەشێت سەریە و کە گوتیش مهمتر ئەوە ئەو یەکژی کە ئەش حکوومەتە هەرێمێ دوێتە کاندیدێتێکی باش بینێ و خەلکێ شنگالێ قبول بکە وەکە گوتی یەکی
قدر وقيمت به وكارب شغلك خلك شنغالي ربك أفيك قوتي قافا هربرية يعني حكومتها سنترال حكومتها عراق يجي بدا أوجي قافا كيبا بيجي ببقنا أولوية خلك شنغالي هكا وداناني قايمك وإدارك داناني أمي أكيدين بجا مسألة أفا هردو حكومات تشتهى موا بيكت كن بس وقت بتا مسألة شنغالي بيك ناكن هردو جي دجمنيك باشا حيدر مزان بريد شندك ايشن درون عبون على تركيا بوسر هندك جهان الشنغالي ودي ساعة شردن برا حشد شعبي وهندك شنغالي يعني هذه الشنغالي دا تشيبو أول شندي كاريا قريا خو هبوا لسرفا قراندنا خلكي تراستی بفید هر آقا گوتی شهر جارنا لنفوان ده چه بید آقا توبارین بشالی ترکیه جیبه به ما رخید کردستان همویت آقا گوتی اف قصفو او چید به اشبر چه خلق بار ناکه زاخوش ده هوکیوان توبارین ترکیه و هزه ترکی سر قواتيت بكاكيوانا على أساس أف شر النفا هردو جيادة چقك ترس هيا ننينا بس نابت ببت فوق قوتي فا سريع فا رئيسي بي چي نابت يعني خلق بل حيدر الياس بريفا بري ريخستيا ياس داج تكساس ولايات أمريكي بمرة بو قلكي سباس برا دنگ امریکا جافکانی کا په باوریان و چو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوبدن پزانین و نوچین جیهانه جموجۆڵی بیناسازی لە شاری کۆبانی کەمبۆتەوە دروستکردنی باڵەخانەش زۆر دەگمەنە خەڵکیش ئەمە بۆ چەندین هۆکار دەگەڕێنەوە لەوانشدا نەبوونی ئاسایش و ئارامی و هەڕەشەکانی تورکیاش Liv û tevgera avakirinê li bajarê Kobanî lawaz bûye û lêkirina avahiyan pir kêm e ew jî li gor xelkê girêdayî gelek sedeman e. Xelkê Kobanî diyar dikin got sedema sereke ya lawazbûna avakirinê nebûna ewlehî û aramî ye. Gogefên Tirkiye metirsiya şerekî nû li Herêmê çê dike. Ji bo wê her kesî projeyên xwe yên avakirinê rawestandine û li benda encamên vangefanin. Ji bilî wê jî nebûna mewsima hîsal bandoreke xerab li aboriya Herêmê kir û karîna avakirinê li cem xelkê kêm û lawaz bû. شغلی دم معنا جوا تعدیل حربه چه بود؟ آزاد بازار کی ساکنی نه جماعتانه تقریبا روزاوا کی ساکنیه. مسئله ملتی می کوبانی جی اکثری خواه موسم دای گری دایا. از این جاره موسم جنابه موسم برای دبو خفیف بود. و این سال جی موسم کوک صفر بود. موسم صفر بود والا ملت پر رود بیا ملت پر عاجز بیا نفسیان و شغل تنیا و کوانی جاره او جای ملت خرابه. لاوازبونا آواکرینê bandor li karkerên rojane jî dike. Ji ber got karê wan hat rawestandin û idî nikarin debara jiyana xwe bikin. Mustafa Hemo karkerekî ji bajarê Kobaniyê dibêje. Got karê wî di salên borî da xweş bû. Lê hî sal hin rojan kar dike û pir rojan jî bêkar e. Em vê derke necarî dişxile. Şolî me vê derke sala çûnî pir xweş. Em sala çûnî dişxilê. Yani şolî xweş bû, tehdidat ser me pir nebû. Hî sal şol kêm diye. Ji ber ku tehdidat ser me heye. Em yek roja dişxile, yek roja rû dine. Yani debar dibe. Nebîna sala çûnî em bêj. Sala çûnî pir xweş. Têzanîn got piştî êrişa Daeş li ser Kobanî û şerê mezin yê têda qewimî beşekî mezin ji bajêr wêran bû. Lê bi vegera xelkê avakirin hat destpêkirin û bi sedan avahî hatin lêkirin. Lê piştî vekşîna hêzên Emerîkî ji Herêmê û gefên Tirkiye tevgera avakirinê kêm û lawaz bû. Mahmud Balî dengê Amerîka, Kobanê.
و جبرنبونا سیستم بانک لوی هرما باکور وشلاتی سوریه کمپانین بیانی روناکن و هرم جبوکار و کارداری آبوریناس دیبیجن هرم پی تی وی به سیستم دراوی و کارداری هیو دیویتن یا ساو بنگهن قانونی جا افراندنا وان را ورندانین زیدواری ویجی روشا اولکاری و گفن ترکیا جبو اپراسیونه که ریگرن لپیش کارداریا بیانی دوی هرم دا راپورتا زانا عمر جقامشلو پسپورên diravî û yasayî li herêmên Bakur Rojhilatê Sûriyê bawer dikin ku pêwîstiya herêmê bi bengekê heye. Li gorî pisporan heger li herêmê bengeke naskirî ji alî navdewletî hebe wê karûbarên veberîhananê û vevxistina diravan hêsan bike û bi sîstem bike û bazara ekonomîk kontrol bike. Pisporê aborî Xelef Ebdilbarî dibêje pêdiviya rêveberiya Xweser bi pergaleke diravî bengî heye. Lê tirê gaz û bingeheke qanûnî guncaw û atmosfereke siyasî peyda nebûye heya niha. Xwe warê siyasî her muhim e ji ber heta lew tivekî jî yanî hebî jî cem te Central Bank û bes kes îtirafê pê neke û teamûlatê tîcarî û mesrifî diriya werçê nebin tifêdê nade. Pêdivî heye lê ez bînim ana ew bingeha ne yasayî heye û ne ew menaxê siyasî ê li ana li herêmê destûrê dide û ne jî pispor hene rastî. Li aliyekî din pereguhêr û sermiyandar dibêjin got divê ewlehî hebe û êrişên Tirkiyeyê û nasîna rêveberiya Xweser tik garantoyekê nade got mal û milkên xwe biparêzin. Tevî got beng jî hebe. Zêrçî Mihemmedxêr Ramadan got li bazara Qamişloyê dibêje pêwîstiyê bi ewlehiyê û baweriyê heye. Wê demê xwediyê peran dikarin pereyê xwe bînin hundirê welat û kar bikin. Em li vir wextê zêbirazin perê xwe zêbêl cem te çi deman hey tehdîdat hene eman têneyê te ne mehmiyê ne ji dewletik ne ji Amerîka û ne ji Rûsya yanî wekî te bihemîne heta li vê derê deman ji rejîmê jî ji tertîne yanî ez herim Şamê dikaris mir bihewlîne wê derê. Li aliyekî din destpêka meha Gulanê ya vê salê de Wîzareta Xêzaniya Amerîkayê bi biryarekê 12 sektorên aborî li Bakur Rojhilatê Sûriyê ji sizayên Qeyserê dûrxistin. Li gorî wê biryarê kampaniyên biyanî dikarin li herêmên di jêr kontrola rêveberiya Xweser de vebêrhênanên bikin. Pisporê yasayî Xalid Umer dibêje biryara Wîzareta Xêzaniya Amerîkayê derfeteke erênî ye lê divê bingeheke yasayî ji bo vebêrhênanê hebe. Niha pir pêwîst e ku encûmenên zagonsaz zemîneke yasayî ava bikin û yasayên pêwîst derxînin ta ku hem kampaniyên xwecehî û hem jî yê biyanî karibin li vê dekê projê pêwîst li herêmên Bakur Rojhilatê Sûriyê pêk bînin. Ev yasayan jî yanî gerek meselên avakirina benga û her wiha ortaqirina navbera van bengên xwecehî û ê biyanî de li welatên din têkiliyê wan yanî saz bikin. Ta got ev kampanyên biyanî dema gubên li vê dekê li herêmê me kar bikin yanî rehetî ku wan hebe aram bin gava got karê xwe bikin. Hêjaya bibîrxistinê ya rêveberiya Xweser ya Bakur Rojhilatê Sûriyê di pêvajoya derxistina yasayan vêbirhênanê berdewam e. Li gorî rayedarên rêveberiya Xweser êrişên Tirkiyeyê hemû planên aborî yên stratejîk asteng dike. Lewra rewşa ekonomîk û vebêrhênanê bi ewlehiyê ve girêdayî ye. Guheya niha herêm dibin metirsiya gefên Tirkiyeyê de ye. Zana Umer dengê Amerîka Qamişlo. Azadiya rojnamegerî û mafê mirovan li rojhilata Navarast di çi az de ye? ئەمەش ناوەڕۆکی بابەتێکە کە پاش ئەم ناوبڕە پێشکەشتانی دەکەین. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. دیمێنەکانی سەرۆک جۆ بایدن لە کاتی گەشتەکەیدا بۆ عەربستانی سعودیە و شێوازی تەوقەکردنی لەگەڵ شازادەی جێنشین محەممەد بن سلمان کاردانەوەی بەدوای خۆی داهێناوە. لە کاتێکدا شازادەی جێنشینی سعودیە بەپێی کۆمیتەیەکی لێکۆڵینەوەکانی ئەمریکا
دەستی هەبووە لە کوشتنەکەی ڕۆژنامەوان جەمال خاشقچی لە ساڵی 2010دا. کۆشکی سپیش دەڵێت سەرۆک بایدن لەو گەشتەیدا باسی لە کوشتنەکەی جەمال خاشقچی و بابەتی مافەکانی مرۆڤ و ئازادی ڕۆژنامەوانیش کردووە. Çavdê ji nêzik ve çavdêriya êkem seredana Serok Joe Biden bo rojhelata navîn dikin, da ku bibînin ka çawan evî serederê digel kuştina du rojnamevanan kir. Rojnamevana Falastînî Amerîkî Şîrîn Ebu Aqle ku li 11 Gulanê bi taqekirina İsraîlê da li kenarê Rojava hat bû kuştin. Mala wê daxwast kirbû digel Serok Joe Biden li Orşelîn Qudsê kom bibin, lê li şîna wê ew hatin daxwastkirin ku digel berpirsên bilindên Amerîka li Washington kom bin. Amerîka dibêjît şêdbî taqekirina İsraîlê berpirsiyar bijmirina wê lê diyar nîne ka ev taqekirin yapmebez bû yan ne. Çend şarezayên mafên mirovan dibêjin divêt Amerîka hewlên zêdetir bide. Rasta İsraîlê lêkolînên xwe yên kirine, rasta Falastînê lêkolînên xwe kirîne, lê şirîn hevwelatiya Amerîka bû. Divê FBI lêkolîna xwe ya taybet bikir. Dûr ji siyasetê, ev e Emerîkiye û hejî lêkolînek serbixwe ye. Lê piraniya rexneyên seredana Serok Biden serşêwazê Slavawiya destî bûye ku seranserî cîhanê tê dîtin. Her bilez di navmedya civakiya Siûdiyê de belav bû, piştî ku Şahzade Mihemed bin Selman li pazeyê vê heyvê li cede pêşwazî Serok Joe Biden kirî. Ew ê piştî kuştina Cemal Xaşiqçî rojnamevanê Siûdî. CIA dibêje got Mihemed bin Selman biryara kuştina wî dabû. Hestekî nexweş peyda kiriye. Bin Selman berpirsiyaretiya kuştina Cemal Xaşiqçî li 2018 red diket. Ketol got ew hest pê diket ku dê baştir bît eger Serokê Amerîka rastewrast digel wan welatên ku kêmasî di mafên mirovan de hên de baxfîd û nîgeraniyên xwe bîn te ziman. Ez tê nagêjim divê miştûmirê de ez naghêm li aliyekî têkiliyan dibire û Siûdiyê cuda bike û pêwendiyan nehêle. Ji nûşkanê jî bêje kirdarê wan ya tundutujiyê û tomara wan ya mafê mirovan ya başbûyî diyar bike. Lê Sara Yager ji rêxistina çavdêriya mafên mirovan dibêjît ew bar diket ku seredanên serokatiyê digel diktatoran dê ziyanên rastî hebin. Seredana Serok Biden bo rojhelata navîn dê sitemkaran bihêz kir û ne bitinê li rojhelata navîn. Ez behsa Uganda, Filipînê û Serok Modî li Hindistanê dikim. Rêberên dî yên ku wexta teknîkên sitemkariyê bikar bînin. Yên ku rê li civaka sivîl digirin. Rojnamevanan dikin armanc û dijberên xwe yên siyasî dikin di zîndanan ve. Yager gote dengê Amerîka ew hezir diket piştî seredana Biden Şehzade Siûdiyê dide ji reforman berdet û pêngavên tund li dijî mafên jinan û rikaberên siyasî li Siûdiyê havêjît. Ji bo Sydney Zeyn hatîn mayî dengê Amerîka. Doh karbidestin ew li kariya Meksîko 200 kes di embarekê de li nêvenda Meksîko girtin piraniya wan penaberên Guatemala li benda qaçaxçiyan bûn wana derbasî Bakur beref Amerîka bikin. Ajansa Niştimaniya Penaberan li Meksîko got wan bi şevê 225 penaber dîtin 194 ji wana xelkê Guatemala ne 14 welatiyên Honduras bibirin Honduras û neh ji Nikaragua, 5 Kubî û sê jî ji El Salvadorê bilindbûna jimara penaberên ne destûrday barê li ser Serokê Amerîkî Joe Biden giran dike digel nêzîkbûna demê nîvê hilbijartinên Kongresê Amerîkî. Rêjeya penaberan li ser sunûrên başûrê Amerîka gihaya bilindtirîn ast li van heyaman. û di bûyereka şahiyan de ku her sal li Santiago tê li derxistin panelek li ser mijarên civakî û jiyan û mîrasa rêberê mafê medenî John Lewis hat rêkxistin. Wê bûyerê bîranîna wî zindî hiştiye. Li bonî çewtû da kejmareyekî zor bi taybet li gencan û kesanî tir bo lay xwe radişeşet, pele dikin bo ew xwan bigin nebasek li ser babetێk taybet bo roja ke bi tawtûkirdinî jiyan û mîratî çalakî mafekanî medenî Wîlatiyê Girtokan û Senatûrê Pêşî Amerîka John Lewis da beşdarî bikin ke li şerê Santiago da berê dechêt. Lewis çendîn kilêvî sebaret bi xebat bo azadiya medenîkan nûsîwe û ziyatr rûy li gencan e ke ezmûnî serdemekî taybetiyan bo bijêretewe. Yek li wan kilêbî berewpêşewe û
ڕاکردنە. ئێمە دەبێت ڕێزی لێ بگرین، دەبێت بیرەوەری ئەو بپارێزین کە ئەو هەروە زیندووە. ئەم دەستەیە جەختیان کردە سەر ڕووداوەکانی نێو ئەو کتێبە کە سەبارەت بە دادوەری کۆمەڵایەتی و ژیانی ئەو وەک ئەندامێکی کۆنگرێسە. ئەندرۆ بۆ ماوەی چەندین ساڵان لەگەڵ لوئیس کاری دەکرد و یارمەتی پێکرد کتێبەکانی بنووسێت. پێویستە خەڵک ئەزمونونەکان بزانن ئەو شێوازەی کە وەچەیەکی تر لە توانایدا بوو بۆ هێنانەدی گۆڕان لە شێوەی نافەرمانی مەدەنی بەبێت و دووتیژی کەڵک وەربگیرێت. هەروەها لە نێو ئەو دەستەی توێژینەوەدا کوڕی جان لوئیسیش بەشدار بوو. هەست بە خۆشحاڵیەکی زۆر دەکەم، بابم زۆر حەزی دەکرد بێتە ئەم شوێنە، ئەوە یەکێک لەو کارانە بوو کە هەر ساڵەی حەزی دەکرد ئەنجامی بدات. هەروەها دەڵێت بابی بنووسینی کتێبی پێکەنین هەستی کرد کە ڕێگاکی زۆر باش بێت یارمەتی بە گەنجان بکات کە لە بزوتنەوەی مافەکانی مەدەنی تێبگەن. بە جێگای ئەوەی تەنیا بە قسە بەسەرهاتیان گوێ لێ دەبێت، گەنجان دەتوانن دیمەنەکانی نەئارامی و خەبات و هەموو شتێک ببینن. ئایدن دەڵێت هیوادارە ئەم کتێبانە ببن بە هاندەرێک بۆ گەنجانی وەچەی نوێ. دەکرێت ببن بە نەخشە ڕێگایەک دەتوانن هاندەری وەچەی نوێ بن کە بۆ خەباتکردن شێوە نافەرمیانەی مەدەنی بێتوند و تیژی بەکاربێنن. دوای بۆنەکە قوتابیان و کەسانی تری بەشداریش بە شێوەیەکی جەماوەری بۆ ڕێزگرتن لە جان بەنێو شوێنەکەدا ڕۆیشتن. سەلاح پیرۆتی، دەنگی ئەمریکا. لە کاتێکیشدا نیوەگۆی باکوور ڕوبەڕووی شەپۆلێکی گەرمای گەورە دەبێتەوە بەهۆی وەرزی گەرمی هاوینەوە پێشبینی بایەکی بەهێز بارانێکی زۆر و بەفربارین و ڕەشەبا دەکرێت لە سەرانسەری بەشێک لە هەندێک ناوچەکانی کە دەکەونە نیوەگۆی باشوورەوە. لە کاتێکدا کوردستان و وڵاتانی تری نیوەگۆی باکووری گۆی زەوی لەم وەرزی هاوینە بەدەست گەرمایەکی پڕوکێنەرەوە گیرۆدەن، لە نیوەگۆی باشوور ئێستا وەرزی زستانە و هەندێک ناوچە ڕوبەڕووی سەرما و بەفرێکی تەزێنەر بوونەتەوە. ئێرە دەواازەی هاوسنووری لۆس لیبەرتەدۆرێسە لە نێوان وڵاتانی ئەرجەنتین و شیلی لە ئەمریکای باشوور. سەدان بار هەڵگرگیریان خواردووە بەهۆی بارینی بەفرێکی زۆرەوە کە لە نۆی ئەم مانگەوە دەستی پێکرد. بەهۆی ئەم تۆفانی بەفرا ڕێگەکان داخست، بۆیە نەمتوانی بگەڕێمەوە بۆ سەر کارەکەم لە شیلی. 5 ڕۆژە لێرە گیرمان خواردووە، 5 ڕۆژە نەمانتوانێت بگەڕینەوە بۆ سەر کار. ئەمڕۆ دەگەڕینەوە چونکە دەواازەکەیان کردەوە. دەواازە سنووریەکە دەکەوێتە ناو زنجیرە چیای سەختی ئاندێس لە ڕۆژاوای ئەمریکای باشوور کە یەکێکە لە گەورەترین زنجیرە چیاکانی جیهان. داخستنی سنوورەکە بۆ چەندین ڕۆژ هاوڵاتیان و بازرگانانی نێوان ئەرجەنتین و شیلی نیگەران کرد. ئێمە ئەوە 21 ڕۆژە چاوەڕوانین. هاتم لێرە کەلوپەلەکانم داگرت، دووبارە سرم خستەوە و بەهۆی ئەم بەفرەوە 2 هەفتە لێرە گیرمان خوارد. وا دیارە لە دوێنێەوە دەواازەکەیان کردوتەوە، ئێستا چاوەڕوانین ڕێگەمان بدەن بەڕێ بکەوین. هەندێک لە هاوڵاتیان و شۆفێران دەڵێن ڕێگاوبانی ئەو ناوچەیە خراپە و هەردوو حکوومەتی شیلی و ئەرجەنتین خەمساردن لە ئاست چاککردنی. بەرپرسان لە هەردوو بەرەی شیلی و ئەرجەنتین لە خەمی چاکردنی ئەو ڕێگەوبانەدانی بێزار بوون لەوەی بۆ 1000 جار گلەیی بکەین. وەرزەکانی ساڵ لە بەشی نیوەگۆی باشووری زەوی پێچەوانن لەگەڵ بەشی نیوەگۆی باکووری زەوی. وەرزی زستان لە وڵاتی شیلی و باشووری ئەرجەنتین لە نێوان مانگی 6 بۆ 8دایە و وەرزی بەهار لە نێوان مانگی 9 بۆ 11 و هاوین لە مانگی 12 دەست پێ دەکات. لە کاتێکدا خەڵکی کوردستان لە مانگی 3 بۆ بەهارێکی سەوز خۆیان ئامادە دەکەن، لەو دوو وڵاتە وەرزی پاییز و گەڵاڕێزان دەست پێ دەکات. ڕێکار حسێن، دەنگی ئەمریکا، واشنگتن. داویان راپۆرتیان بەفرێدی بینین لە ئەوروپا خەڵکشە پەرزە بووە ji bergerêmê û agir daristanekê keftiya li nêzî rêkeka Londonê. Digel hêndî jî yariyên topapê têkirin. بەڵێ دەخیل یاریەکانی جامی جیهانی ببوورن جامی ئەوروپایی تۆپی پێژنان بەڕێوە دەچێت و یاری چارەک گەیشتونەتە یاریەکانی چارەکە کۆتایی کە سبینێ یاریەک لە نێوان تیمەکانی ئینگلتەرا و سوید بەڕێوە دەچێت و هەروەها یاریکی تریژ ڕۆژی چوارشەمە لە نێوان تیمی فەڕەنسا و ئەڵمانیا بەڕێوە دەچێت دابزانین ئەم تیمانە کامیان ئەمانە ئەچنە یاری کۆتایی دەمی بەرنامەمە دیار بیان نه؟ ئەمڕۆ سبەی بابزانین چ کاتێکە بێت. بەڵێ بیڤیادە من خۆش هەتا سبەی بەرنامە کورد کنەکشن هەر شادی بەختەوەر بێت. بدوعا کاتێکی خۆش.